لكاتي تنغانيا وروجكاني تنغانا أو روجاني كلا تنغانان أمان أو بري أميد يعني فرج به لدوائنا راحتي خوشي به لدواء تنغانا فرحانة به لدواء الظلم عدالة به أمان بو أميد وأجين دائما أميد أنواعها بفي أو آية حديثاني كهي لما جلدانا كوا دنيا قرآن كاري بسرادة إن مع العسر يسرا إن مع العسر يسرا أمان أميد أن بواهي واللجاتي أوي خواب أنا ما مدا بأميد ببنا دين أخوانا أرين نوك عيبك لخوا ما نابي حاسبي أخوانا كان نك خواب أنا ما مدا رخنا لخوا بقرن يا بأميد ببن للرحمة خواه تعالى أرين لواني بهوي قنا حكاني خوا ما نخواه تعالى باري كتابي بسرمانا لكاتك كتوشي بلا بن يكم كسي كمحاسبة كان نفسي خوانا أرين لواني خوم غلط مكرد به بابي ما خوما لو أنا جناح مكردبه لو أنا تقصير مكردبه لطاعتي إخوة لا سنتي لشون كوتني سنتي بيغمر صلى الله عليه وسلم لا عمل كردن بس سنتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم هر مصيبة يكتان توشبه أو بهوي كردوا كان إخوة أنا ويك أنجام يدن بويا لكاتي محنتنا الرحتيا كاتنا الرحتيان ديت سرا بشت بخوا أبسن دواي أسباب أقرنا بر بشت بخوا أنا أبسن خۆم چاری وەزعکاکەم نە والله پشت بەخوا بەسێ بەڵام ئەسبابی شەکرێتە بەر چونکە هۆکارگرتنە بەر داوامان لێکراوە بیکەین پێویستە ئینسانی مسلمان هۆکار بگرێتە بەر ئەو هۆکارانە معنای ئەوە نییە تۆ پشتت بەخوا نەبەستووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرا وتی ئەی پێغەمبەری خوا وشترەکەم نەبەستەوە تۆ هاتمە ژوورۆ پشتم بەخوا بەستووە فەرمووی بڕۆ بیبەسەرەوە ئەم جا پشت بەخوا ببەسە أعقلها وتوكل على الله بويا زور ضرورة إيما اعتماد بكين سر خواهي پروردگار وأسبابيش ور بگرين دواء أو هرشي هات اگر ناخوشي بخوا پناهم دا صبر بگرين لسري اگر خوشيش هات شكري خواهي پروردگاري لسر بكين أو زور گرنگا وإيمانش من وايا كإيما ابتلاء بين امتحان أكرين لدين ولدنيا ما نخواهي تعالى تاقيما نكاتوا دڵنیابن خۆشەویستەکانم مصیبەت هەردێ کەس بێ مصیبەت نییە ژیانی دنیا بۆیە ناو نراوە دنیا چونکە نزمە ئینسانی تیا تاقیە کرێتەوە ناو نەنراوە عولیا و بەرز و بێ بەڵاو بێ مصیبەت بێ دنیا داری بەڵایە داری بەقا نییە داری مانەوە نییە داری بێ بەڵایی نییە بەڵکو شوێنی بەڵایە ئەوانەی پێشی ئێمە هەمویان تووشی ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشی و مصیبەت بوون و ئێمەش بە شوێنی ئەوانە ئەڕۆین دنیا بۆ ئینسانی ئیماندار وەکو سجن وایە ئەگەر چەندێ خۆشیش بێ هەر سجنە لە چاو قیامەت و بۆ کافرەکان دنیا وەکو بەهەشت وایە ئەگەر چەندێک ناخۆش بێ هەر وەکو بەهەشت وایە لە چاو جەهەنەمە چونکە جەهەنەم زۆر لەوە ناخۆشترە ئەمە قەناعەتی ئێمە لە دنیا پێغەمبەران و پیاوچاکان تووشی ناڕەحەتی و ناخۆشی هاتن ترێمەش طبعا هەر تووشی بەڕێگای ئەوان هاچین هنالك ابتلي المؤمنون وزلزلوا زلزالا شديدا والله أما آياتا أتهجينه وقراري نداوا هر کسی نوێژ بکە ابتلای نەکە هەر کەسێ ڕۆژوو بگرێ ابتلای نەکە خوای تعالی فەرموویەتی حتا لە پێغەمبەرەکان و نزیک بی امتحان و ابتلا زیاترە بۆیە ابتلاەکە زۆرترە قەت بە تەمای ئەوەمەوە بەبێ ابتلا دەرچی هەر یەکێکمان بە شێوەیەک ابتلا ئەکرێن یەکێکمان بە بێپارەی یەکێکمان بە نەخۆشی یەکێکمان بە مناڵ مردن یەکێکمان بە خێزان مردن یەکێکمان بەوەی برایەکی خراپە یەکێکمان بەوەی کە خوشکێکی خراپە یەکێکمان بەوەی کە دایک و باوکی خراپە یەکێکمان بەوەی کە هەر یەکێک و خوای تعالی ابتلامانی کردو بە شتێک من یەک مسلمانم نەبینیوە مبتلا نەبێ والله زۆر گەڕاوم زۆریش دیقەت ئەم مەوزوعەمە داوە بە تایبەت ئەم مەوزوعە هەر بە عەمدەنیش یعنی زۆر جار گەڕاوم پیاوچاکان ئەوانی کە زۆر پیاوچاکن ابتلاەکان زۆرتر بووە مسلمان وا هەیە ئەم پیاوە ئەیناسێ نزیکەی لە 81 تا ئێستا کات 42 دانە ساڵ ئەم پیاوە بەس تەنیا ئەمەنە سەری ئیشەکە 42 ساڵە 42 ساڵە ئەم پیاوە ناتوانێت پەنجەیەکی بجوولێنێتەوە 42 ساڵە ڕۆژێ نییە براینە 2 نییە 3 نییە 4 نییە مناڵی لە بەرمەمکەیە بووە تێگەی لە شەڕی ئێران و عێراق لی دراوە زامار بووە ئێستا مناڵی گەورەیە بۆ ناوە ڕاکە ئەو هەر لەسەر ئەو جێگایە کەوتووە هەر کەوتووە و ڕۆژ بە ڕۆژیش خەڵک نمونەی سەبری لێ فێرە بێ
42 ساڵ حاجی 42 ساڵە ڕۆژێ نییە دوو نییە سێ نییە خۆزگا چیتە خزمەتیشی بزانم چی بەحری سەبرە بەحری ئارامیە یعنی ئەوەی من لەو پیاوە بینیمە جاری واوە یەک ڕۆژ کامل من لە خزمەتیا بووم یەک ڕۆژ کامل من لەگەڵیا بوومە بەیەکەوە دەرسمان خوێندووە بەیەکەوە مناقەشەمان کردووە یعنی ئەم پیاوە من حەڵەسیام و دائەنشم و توالێت ئەەکەم و دێم و ئەڕۆم و دەزوێژ ئەگرم و حرەکە ئەەکەم و ئەو دیمەکەم ئەو شوێنە کەوتۆ لێ شوێنە هەن بۆ یانی بیری لێ بکەرەوە خۆ ئەمە ڕۆژێ نییە دوو نییە سێ نییە چوار نییە يعني ما صبري هەوێ يعني مەسم ئەوەیە کە مسلمان مبتلایە يعني تر تۆ قەت مەڵێ وا تەسەور مەکە کە تۆ ئەبتیلات توش نابێ کە تۆ ناڕەحەتیت توش نابێ بەڵکو بە پێچەوانەوە